لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 387 لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێم و خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومن يعمل من الصالحات من ذكر أو أنثى وهو مؤمن فأولئك يدخلون الجنة ولا يظلمون نقيرا. بەڵێ خۆشەویستان، دیارە لە ئاەت پێشووتر خوای گەورە سوبحانه وتعالى کاتێکەوە فەرمووی لەسە بئەمانیکم ولا ئەمانی ئەهل الكتاب من يعمل سوءا يجز به، وەکو باسمان کرد لەوانەی ڕابردوو کەواتە هەر کەسێک خراپەیەک بکاتن ئەوە سزای دەدرێتەوە. ئیتر وەکو تەفاسیلەکەمان باس کرد، وەکو قاعیدەیەکی عام لە مقابلدا هەر کەسێک چاکەیەک بکە، ومن يعمل من الصالحات، هەر کەسێک یەک لە کردەوە چاکان بکە ئەوجا پیا و بیان ئافرەت وهو مؤمن، کەسێکی ئیماندار و مخلیص بی، ئەوە فەئولایکە یەدخولون الجنة، ئەوانە کەسانێکن دەڕۆنە ناو بەهەشتی پانوبەرین ولا يظلمون نقيرا، بە هیچ شێوەیەک زوڵمیان لێ ناکرێ. دیارە ومن يعمل من الصالحات، دیارە هەر کەسێک یەکێک لە کردەوە چاکان بکە. ومن يعمل من الصالحات، هەر کەسێک هەر کردەوەیەکی چاک بکە، گەورە بیان گچکە، مهم کردەوەی چاک ئەو کردەوە چاکەیە کە شەرع بە چاکی دانە لە قورئان و لە سوننەدا بە چاک هاتیە. ئەوجا ئەو کەسێک کە ئەنجامیدا پیا و بیان ئافرەت هیچ فەرقی نییە، کەواتە پیا و بیان ئافرەت پاداشتەکەی مەزمونە، یعنی ئەو فەرقی کە لە شەریعەتی ئیسلام لە نێوان پیا و ئافرەت کرایە لەو شتانە فەرقی پێکرایە کەوە پێداویستی خێڵقەتی ئەو مەخلوقەوە پێویست دەکات. يعني مثلا لبون منا خواهي قول سبحانه وتعالى كدفن الرجال قوامون على النساء وكل زي خوشي باس ماكر كوا أودوا كبيك ودجين دبيه كيتشان بربرز بيدسر أوي تريان دبيه كيتشان لمؤسسي مال بربرسياريتي وربقريتن يتر خلقتي بياوكا مهيئة ترلوي كوا أو قوامي وربقري كاتي كوا لميراد أويان دوهن ديوي بيدا بخشري لبروي التبيعو وهروها مسؤوليتي بياو زیاترە لە مەسئولیەتی ئافرەت، وەکو لە کاتی خۆی ئەویشمان باس کردیە. ئیتر کاتێکەوە خوای گەورە سوبحانه وتعالى حیجابی لەسەرەوەی فەرز کردیە، لەوێ دیکەش لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم باز لە ڕیش دەکرێت لە بۆ پیاوان، ئیتر ئەوە مهەیە لە بۆ پیاوان، ئەوە مهەیە لە بۆ ئافرەتان. بەڵام لەو شتانی کە وەکو یەک کە ئینسانن هەندێکیان لە هەندێکیان وەکو خوای گەورە سوبحانه وتعالى باز لە پیا و ئافرەت دەکات بعضکم من بعض، ئیتر لە ئەسڵی ئینسانیەتیان و لە ئەسڵی بەشەریەتیان وەکو مەخلووقێک کەوە مکەلەفن بە عیبادات، لە عیباداتدا هەر عیبادەتێک دەکەن، ئەوە نییە بڵێ فەرقی پیا و ئافرەت لێرەدا ئەویان زۆرترە لەوی دیکە، نەخێر هەر ئافرەتێک و پیاوێک هەر کردەوەیەکی چاک بکە ئەوە هەر هەمووی مەسیریان پاداش دانوێ لە ناخوای گەورەوە و چوونە بەهەشت لە ڕۆژی قیامەت. من ذەکەرین ئەو ئونثا، کەواتە هەر یەک لەنگۆ کردەوەیەکی چاک بکاتن، پیا و بیان ئافرەت وهو مؤمن، شرطەکەشی ئەوەی کەوا ئیماندار بی. دیارە هەموو کردەوەیەکی چاک کاتێک خوای گەورە قبوڵی دەکات، کاتێکەوە لەسەر ئەسڵی ئیمانەوە ئەو کەسە ئەنجامی بدا. کەواتە کەسێکەوە کردەوەی چاک دەکە بەڵام ئیماندار نییە، مسلمان نییە، ئەوە لە خۆی چاکە پاداشتەکەش لە دنیا وەردەگریتەوە، بۆی کەوا چاکە هەر لە دنیاشدا خۆڕەوشتی جوان خوای گەورە سوبحانه وتعالى لە دنیادا پاداش داتەوە، بۆی کەوا لە ناو خەڵکی مەقبول دەبی، پاداشتی چاش دەدرێتەوە، قازانج دەکە. بەڵام لای خوای گەورە کەسێکەوە بە ئیمانەوە کردەوە چاکانەکە مەقبول نییە لە قیامەتدا پاداشی بداتەوە. ئیتر لێرەدا باز لە باسی پاداشتی قیامەتە، هەر کەسێک کردەوەی چاک بکە لە پیا و لە ئافرەت ئیماندار بی، مخلیص بە ئیخلاسەوە لە بۆ خوا سوبحانه وتعالى ئەو کردەوە ئەنجام بدا. کەواتە دیارە وەکو معلومە هەموو کردەوەیەکی چاک شەرتی قبولی ئەو کردەوەیە، مەرجی قبولی ئەو کردەوەیە دوو مەرجە، یەکەمیان لە پێناوی خوابی بە ئیخلاسەوە بی،
کەوا دیارە ئیخلاس مەرجێکە لە دوای ئیمان دێتن کەواتە ئیمانی بە وەحدانەتی خۆی گەورە هەیە و هەروەها خۆی یەکلا کردەوە بە مەبەست ڕەزامەندی خوا ئەو کارە ئەنجامدا ئەوجا ئەو کردەوەیش لەسەر شەریعەتەکەی خوابی لە قورئانی پیرۆز یان لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووی بەو شێوەی کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجامی داوە فەرموویتی هەر کەسێک وا بکە فەئولائیکە یەدخولون الجەنە ئەوانن دەستنە بەهەشتی پان و بەرین ئەو بەهەشتەی کەوا هەر کەسێک پێی شاد بیتەوە بەو بەهەشتە ئەو پەڕی وەکو لە ئاەتی تردا دەفەرمێ ئەو پەڕی فەوزی عەظیم و سەرکەوتنی هەرە گەورەی بەدەستهێنا ئەو بەهەشتەی کەوا هەتا دەمێنێتەوە ئەو بەهەشتەی کەوا تێیدا خەفەت ناخوا ئەو بەهەشتەی کە تێیدا نەخۆش نابی ئەو بەهەشتەی کەوا گەورەترین مەکسەب تێیدا خوا لێیان تووڕە نابی سوبحانه وتعالى ولا يظلمون نقيرا بە هیچ شێوەیەک بەقەدەر نەقیرەن زوڵمیان لێ ناکرد نەقیر لە نوقڕەوە هاتێ نوقڕە ئەو با بڵێن قۆراتیە یاخود ئەو چاڵەی کە زۆر گچکەیە لەسەر پشتی ناوچی دنکە خورما هەیە ناوچی دنکە خورما کاتێک خەتێکی هەیە و لەو دیویشی نوقڕەیەکەوەتە قۆرتێکی گچکە هەیە ئیتر دەفەرمین بەقەدەر ئەو قۆرتە گچکەیە ئەو چاڵە گچکەی سەرپشتی ناوچی دار خورما ناوچی خورما دنکە خورما ئەوە زۆڵمیان لێ ناکرێ چادێک لە مفەسرین دەفەرمون ولا يظلمون نقيرة هەر بۆ ئیمانداران دێ هەندێک دەفەرمون نەخێر عامە ولا يظلمون نقيرة لە بۆ ئاتە و ئات پێشووتریش کەوا باز لە خراپە دەکاتن ما يعمل سوءا يجز به هەر کەسێک خراپەیەک بکا سزای دەدرێتەوە کەواتە ولا يظلمون نقيرة نەکەسی خراپەکار زوڵمی لێ دەکرێ نەکەسی چاکەکاری زوڵمی لێ دەکرێ نەکەسی خراپەکار زوڵمی لێ دەکرێ بۆی کەوا خراپەیەک نەیکردبی لەسەری تۆمار بکرێ والعیاذ بالله یاخود خراپەیەک کردێ بە دوو خراپە لەسەری بنووسرێ نەخێر و هەر کەسێکیش کە کردەوەی چاک دەکا بە هۆرد و شەرتی قبولی عملی تێدا کە ئیخلاس و سەوابە زۆڵمی لێ ناکرێتەوە پاداشتی نەدرێتەوە بەڵکو بەلای کەم یەک بەدە و ئەوجە یەک لە بۆ حەفسەت و والله يضاعف لمن يشاء خی گەورە زیاد دەکات لە حەفسەتیش ئەوەی کەوا ویستی لەسەرە بۆ پەڕی عەدالەت و حکمەتی خۆی ولا يظلمون نقيرا ومن أحسن دينا ممن أسلم وجهه لله وهو محسن واتبع ملة إبراهيم حنيفا واتخذ الله إبراهيم خليلا چێلەو کەسە ومن أحسن دينا چێلەو کەسە دینی چاکترە و پاکترە چێلەو کەسە منهج و طاعەتی باشترە و پاکترە بەرزترە لەو کەسەی کە ئەوە وەسفیتی کەواتە باشترین دینی ئەو دینەیە کە خوای گەورە لێرەدا باسی دەکە باشترین منهج باشترین طاعەت ئەوەیە کەوا ممن أسلم وجهه لله وهو محسن واتبع ملة إبراهيم حنيفا ئەو کەسێک کەوا أسلم وجهه لله ئەو کەسێک کەوا وەجه دیارە دموچا واتە دموچای خۆی تەسلیمی ذاتی الله کردیە واتە لێرەدا وەکو زانایان دەفەرمون واتە ئیخلاسی هەیە ئەو کەسە ئیخلاسی هەیە ئەو کەسە واتە لەبەرەوەی وەجه ئەشرەف عوزووە لە عەزایەکانی ئینسان کاتێکەوە ئەو سوزدێ لە بۆ خوا دەبا ئەشرەف عوضووی لە عەزایەکانی کەوا نێوچەوانیت لەسەر ڕووی زەوی دادەنی لە بۆ خوا سوبحانه وتعالى ئەو پەڕی بەندایەتی نیشاندانە لە بۆ خوا ئیتر کەسێک کەوا دموچاوی تەسلیمی خوا بکە واتە بە گشتی تەسلیمی خوا بووە لەبەرەوەی ڕوود لە هەر لایەک بیتن کەواتە لاشەد لەولایە بە کاملی کەواتە من ئەسلم وجهه لله واتە نێوچەوانی خۆی و دمچای خۆی تەسلیمی خوا کردیە کەواتە زانیان دەفواتە ئیخلاسی هەیە خۆی تەسلیمی خوای گەورە کردێ بە قەلب و قالب خۆی تەسلیمی خوا کردێ سبحانه وتعالى ومن أحسن دين ممن أسلم وجهه لله وهو محسن وهروە کەسێکی چاکەکارە کەواتە زانیان دەفەرمون ئەوە شەرتی دووەمی عیبادەت شەرتی یەکەم ئەسلم وجهه لله و ئیخلاسی هەیە وهو محسن کەواتە سەوابیشی هەیە واتە کردەوەی چاک دەکا ئیحسان دەکا ئیحسانیش بریتێ لە ئەنجامدانی کردەوە چاکان ئەوەی کە لە قورئان و لە سونەتدا هاتێ بە معنای عملی صالح دێتن ئیتر ومن أحسن دين ممن أسلم وجهه لله وهو محسن كواتا إخلاصه وصواب شيء محسن أنجام داني كده وتساكان بهموش شوازة كان لأعمال قلبي لأعمال جوارح بدن كان هم بوش شيء كخواده سبحانه وتعالى بإخلاصه واتبع ملة إبراهيم حنيفا واتباع دين إبراهيم بكا
اتباع ملة بمعنى دين دي اتباعي دين عقيدي إبراهيم بك حنيفة أي مائلا عن كل باطل. سبحان الله، يعني پشتی لە هەموو باطلێ کردێت خۆی یەکلا کردەوە لە بۆ اتباعی دینی ئیبراهیم عليه الصلاة والسلام. يعني چی اتباعی دینی ئیبراهیم؟ طبعا پێغەمبەرمان صلى الله عليه وسلم خوای گەورە فەرمانی پێ دەکاتن ئەن اتبع ملة إبراهيم حنيفة، اتباعی ملەتی ئیبراهیم کە بە دینی ئیبراهیم عقیدەی ئیبراهیم. دیارە پێغەمبەران عليهم الصلاة والسلام هەموویان عقیدەیان عقیدەی تەوحیدە، وەکاتێش کە باز لە ئیبراهیم دەکرێت عليه الصلاة والسلام دیارە ئیبراهیم عليه الصلاة والسلام ڕەمزی تەوحیدە، ڕەمزی تەوحیدە. ئیتر کاتێکەوە هەموو ئەوانەی کەوا خۆیان بە صاحب دین دەزانن فەخر و شانازە بە ئیبراهیم دەکەن. تەماشا دەکەی هەتا مشریکەکانی قوڕەیشی خۆیان دەدا پاڵ دینی ئیبراهیم، خاستن مەناسکی حەزدان ئەو مەناسکی ئیبراهیمیە لۆمان مایتەوە. لۆیە بالفعل هەندێک شتی سەوابیش تێدا مابوو بە بەڵگەی ئەوەی مەسەلەن سعی بینی سەفا و مەڕوە عینی لەسەر بەقای دینی ئیبراهیم ئەوان ئەنجامیاندا پاشەوەی کەوا سەحابە مسلمان بوون هاتن ناو دینی خوا ئیتر وایان زانی هەموو ئەو شتانی کەوا پێشتر لەسەری بوون غەڵەت بوون، بالفعل غەڵەت بوون لە عەقیدەوە کەوا لە بۆ خوا نەیان دەکرد. بەڵام هەندێک لەو شتانە بەقای دینی ئیبراهیم لە بۆ نمونە سعی بینی سەفا و مەڕوا لێ خوای لە سوورەتی البەقەرە ئەو کاتەش ڕوونمان کردەوە کەوا دەفەرمی إن الصفا والمروة من شعائر الله فمن حج البيت أو اعتمر فلا جناح عليه أن يطوف بهما. کەواتە لەوێندا ڕوونمان کردەوە کە دەفەرمی گوناحی لەسەر نییە کەسێک سعی لە بین سەفا و مەڕوا لۆ لە بەرەوەیان تێگەیشت بوون هەموو شتی جاهیلیە دەبی 100% وازی لەبین. بەڵام هەندێک لەو شتانەی جاهیلی کەوا دەیان کرد بەقای دینی ئیبراهیم بوو خوای گەورەش هێشتیەوە لە دینی محەممەدی صلی الله عليه وسلم. ئیتر بە هەر حاڵ کەواتە مشریکەکانیش بە فەخر و شانازیەوە خۆیان دەدا پاڵ ئیبراهیم عليه الصلاة والسلام، جوولەکە و دیانیش بە فەخر و شانازیەوە خۆیان دەدنە پاڵ ئیبراهیم عليه الصلاة والسلام وەکو لە ئاەتەکان پێشووتر لە بەتایبەت لە سوورەتی آل عیمران باسمان کردێ. ئیتر لێرە و لە چەندین جێگای کە خوای گەورە فەرمانمان پێ دەکات بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئێمە متبعی دینی ئیبراهیمین کەوا دینی حەنیفیەتە، دینی تەوحیدە، بە هیچ شێوەیەک شرکی تێدا نیە و حەنیفە مائیلە لە هەموو باتیلێک ئەو پەڕی تەوحید و تەسلیم بوونی تێدا. خوای گەورە سبحانه وتعالى بەو شێوە دەفەرمێ واتبع ملة إبراهيم حنيفا، ئەوە باشترین دینە هەر کەسێک پەیڕەوی بکە خۆی تەسلیمی خوای گەورە بکە واتە ئیخلاسی هەبی وهو محسن کردەوەی چاک بکە. واتبع ملة إبراهيم حنيفا اتباعی ملەتی ئیبراهیم بکە بە حەنیفی بە مائیلی واتە مائیلا عن كل باطل بەتەواتی خۆی یەکلا بکاتەوە لە بۆ دینی خوا سبحانه وتعالى کە دینی تەوحیدە. واتخذ الله إبراهيم خليلا، ئیتر الله سبحانه وتعالى ئیبراهیمی بە خەلیل قبول فەرمووە. خەلیل دەرەجەی خولەی داتێ کەواتە لێرەدا ئەو کەسێک کەوا ئیتباعی ئەو دینە دەکات کەوا دینی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کەوا ئیتباعی ئیبراهیمیش عليه الصلاة والسلام کەواتە ئەو ئیبراهیمەی کە خوای گەورە بە خەلیل قبولی فەرمووە. کەواتە لێرەدا فێرمان دەکات ئەگەر ئەو ڕێگای بگرینە بەر ڕێگای ئەوەی دەگرن کە خوا خۆشمانی بێ وەکو لە سوورەتی مەریەم دەفەرمی إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا كواتا أواني كوا إيمانيان كردوي چاک دەکەن خوای گەورە سبحانه وتعالى خۆشەویستیان لە بۆ بڕیار دەدا لەلایەن خۆیەوە فەرمان بە جبریل دەکات عليه الصلاة والسلام لە ئەهلی ئاسمانەوە خۆشەویست دەبی ئەوجا قبولی لۆ دادەندرێ لەسەر ڕووی زەوی. ئیتر ئەوە ڕێگای بەدەستهێنانی خۆشەویستی خوا سبحانه وتعالى. لێردا واتخذ الله إبراهيم خليلا، خوای گەورە ئیبراهیمی بە خەلیل قبول فەرما. دیارە نەک هەر ئیبراهیم بەخۆی لەناو هەموو مەخلوقات خوای گەورە سبحانه وتعالى ئیبراهیم و محەممەد المستەفای هەڵبژاردێ بە خەلیل لەناو هەموو مەخلوقات لەناو هەموو پێغەمبەرانیش عليهم الصلاة والسلام. خوای گەورە ئەو دوو پێغەمبەرە بەڕێزە عليهم الصلاة والسلام صلاة والسلام خوای گەورە هەموو پێغەمبەرانی ترکەش دەریژبی ئەو دوو پێغەمبەرەی هەڵبژاردێ بە خەلیل دەرەجەی خولەیانی پێبەخشێ کە دەرەجەیەکی زۆر بەرزە لە خۆشەویستی. ئیتر دیارە ئەو خولەیە چییە با بڵێن لەسەر چ ئەساسێکە دیارە هەندێک تەفاسیلی تێدا لەبەر تەوابوونی کە لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە باز لە مەسئلەی خولە و ئیسپاتکردنی خەلیلیەت لە بۆ ئەو دوو پێغەمبەرە بەڕێزە ئیبراهیم و محەممەد صلی الله عليه وسلم بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو ئەو بابەتە باز دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين
وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.